کوردەواری قسێکی هەڵێ و کارێک بە دڵ بکرێ لەسەر دڵەنیشێ دوایە بێ بە دڵخوازی خەڵکیش. کاگەورە سڵاوە لێ بێ وەبزانم خەڵاتتانتیانێ شەم خەڵاتەکانتان وەگرتووە لە فیستیڤاڵەکەیە. 5 خەڵاتیان دوانیان بۆ هونەرمەندی ئازیز ئایشە پۆڵات ڕۆیشت بۆ خۆی فیلمەکەی و بەڵام 5 خەڵاتیان بۆ فیلمی زەوی سەخت و ئاسمان دوور ڕۆیشت. چ هەستێ بوو کاتێکە ئەو خەڵاتانە بۆ هاتەوە بۆ فیلمە. کوردەواری قسێکی هەڵێ و کارێک بە دڵ بکرێ لەسەر دڵەنیشێ دوایە بێ بە دڵخوازی خەڵکیش. دیارە کارەکەی ئێمەش کە نزیک بە ساڵ و نیوە 2 ساڵ خۆتان ئاگادارن خەریکی بەرهەمهێنانی فیلمەکە بووین و هێشتا هە لە نمایش بەردەوامە. دیارە بە دڵی لیژنەی بەڕێزیش بووە توانی 5 خەڵاتی سەرەکی فستیڤالەکە بباتەوە لە باشترین فیلم، باشترین ئەکتەری پیا و باشترین ئەکتەری ژن و باشترین سینەماتۆگرافی و باشترین دەرهێنەر لە کۆتاییە. کەم ئەکتەرەیانە بوو. هەردوو ئەکتەری سەرەکی خەڵاتیان وەرگرت، ئەکتەری پیا و کاک بەختیار پەنجەیی کە ڕۆڵی سەرەکی فیلمەکەی بینی ڕۆڵی هاڕون و خاتوو مریەم بۆبانیش بە ڕۆڵی مریەم لەناو فیلمەکەیە. کاگەژەر هەستت چۆنە کە فیلمەکەتان ئەم خەڵاتانی هەمووی برد؟ جابا منشە لەسەر ئەژدەر بڵێم یەکەم ئەکتەر تاوان لەگەڵ ئەژدەرە وازانم 5-6 ساڵ پێش ئێستا قەرار بووم فیلمە دروستکەین، یەکەم ئەکتەری فیلمەکە ئەژدەر بوو لە کۆتاییەکە فیلمەکەمان دروست کرد لە شوێنی خۆی مایەوە بوو لەبەرەوەی ئەو ڕۆڵە کە ڕۆڵی ئازادە لە ناو فیلمەکەیەوە هەموو فیلمەکە میحوەرە لە دەوری کارکتەری ئازاد ئەخولێتەوە. ئەژدەرە بۆ ڕۆڵە ببینێ ئەو دەمو چاوە جوانی. زۆر سپاس کاگەورە زەڵەتە ئەو شانازەی بە من بەخشیوە بۆ ماوەی کوتی 5 ساڵ بۆ 6 ساڵ پێش ئێستا من قەرار بوو کارکتەری ئازاد ببینم و هەر کارکتەری ئازادیشم بەرجەسە کردووە. هەستەکە چۆن بوو کاتێکە و خەڵاتان تا هێنان لە فیلمەکە بەشداری کردو کە 5 خەڵاتی بردووە؟ وڵی هەستێکە وەسف ناکرێ بەڕاستی هەستێکی زۆر خۆشە. وەکو کاگەوراز وتی بەشدارە لە ئێستش لە نمایشایە داوا لە خەڵکیەکەم بێن فیلمەکەمان ببێنن لە فیستیڤالێکە لە کۆی 7 خەڵات 5 خەڵاتی بردووە داوا لە خەڵکەکەم بێن سێری فیلمەکەمان بکەن لە سینەما سالم لە سلێمانی و لە سینەما هەولێر لە هەولێر. تاسا ئاستی سەردانیکەران چۆنە؟ زۆر باشە، سواز بۆ خوا، سواز بۆ پشتگیری بەردەوامیان لە ناو ئەو هەموو بار و دۆخە قورسەی کە ژیانیان هێشتایەن بەرەو پێشی فیلمەکەمان.